سکرتێری یەکەم و هاوڕێی خۆشەویستم فرانسۆ ئۆلاند، زۆر سپاستانەکەم بۆ دوادیدارم لەگەڵتاندا و ئەو پێشوازیە گەرم و گوڕەتان بۆمان. هەروەها زۆر سوپاسی بەڕێزان پێر گیدۆنی و ئالان شوناڵ و کەریم پاکزادەکەم لە پێکێنانی ئەو چاوپێکەوتنەدا و لەوەی تا ئێستا کە بۆ کورد و بۆ ئێمەیان کردووە. وە زۆر سوپاسی پارتی سۆشیالیست دەکەم سەبارەت بە داکۆچی لە مەسەلەی کورد و بە پەرۆشی بۆی وەگەشە پێدانی پەیوەندی نێوانمان. شاراوەنیە لای بەڕێستان کە گەلی کورد لە کوردستانی عێراقدا زوڵمێکی زۆری لێکراوە تا ئێستا و هەتا ساڵی 1991 زۆربەی گوند و شارۆچکەکانی کوردستان کە دەوروبەری 4500 ئەبوون ڕژێمی عێراق تەختی کردبوون. نزیکەی 182,000 ژن و مناڵ و پیر و جوان تا ئێستا بێسەر و شوێن کراون لە عملیاتی ئەنفالدا لەلایەن ڕژێمەوە. بە هەزاران خەڵکمان بوونەتە قوربانی چەکی کیمیایی و بایۆلۆجی کە هەڵەبجە یەکێک لەو نمونانەیە. ئەوەی جێی دڵخۆشیمانە 1-2 ساڵە باری ئابووری خەڵک بەرەو باشی چووە. ئەوەش بەهۆی جێبەجێکردنی بڕیاری 986 ئەنجومەنی ئاسایشەوەیە و ئەو بەشەی کورد دابەشکردنەکەی لەژێر دەسەڵاتی نەتەوەیە گرتوەکاندایە و بە هاوکاری حکوومەتی هەرێم نەک عێراق. ئێستا حکوومەتی عێراق هەوڵی ئەوە دەدات کە بەشەکەی کوردیش بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. خۆگەر ئەمەشی بۆ بچێتە سەر ئەوە هەوڵی کەمکردنەوەی حسەی کورد دەدات کە ئێستا بەپێی بڕیاری 986 لە 13 تا لە 15 داهاتی نەوت بەرامبەر خواردەمەنی ئەبێ بۆ کورد خەرج بکرێت. ئەگەرچی هەتا ئێستا لایەنەکەمەکەی واتە لە 13 بۆ کورد سەرف کراوە، لەمەشەوە ئەیانەوێ کەمتری بکەنەوە لە جیاتی زیادکردنی کە ئەمەش بەڕەوای حەقی نازانم، چونکە خەڵکی کوردستان پێویستی تەواوی پێیەتی هەم بۆ ژیانی هەم بۆ بنیادنانەوەی بنەمای ئابووری کوردستان کە ڕژێم هەمووی لەناو بردووە. بۆی لێرەدا بە فرسەت ێزانم کە داوا لە بەڕێستان بکەم کە هیمەتێکمان بۆ بکەن لای حکوومەتی فەڕەنسی کە خۆی خاوەنی داڕشتنی بڕیاری 986 و گەلی کوردیش هەرگیز ئەمەی لەبیر ناچێتەوە کە لە کاتی پیاچوونەوەی بڕیاری 986 سەبارەت بە عێراق پشتگیری داوەڕەواکانی گەلی کورد بکەن نەک ڕژێمی عێراق. ئەوەش بەوەی کە بەشی کورد زیاد بکرێت نەک کەمکردنەوەی یان لە 15 کە هیچ نەبێ بۆ دابینکەنەوە. یان ئەگەر هات و حەسار هەڵگیرا لەسەر عێراق ئەو سابێ بەجێ حسابێک بۆ کورد بکرێت و بەشی کورد نەخرێتەوە ژێر کۆنتڕۆڵی ڕژێم، چونکە لەو حاڵەتەدا کورد هیچی بەنسیب نابێت و تووشی تراجیدیایەکی ترە بێتەوە. و لەگەڵ ئەم نامەیەشدا وێنەیەک لەو یادداشتە هاوبەشەی ئێمە و پارتی کە لەلایەن وەفدی هاوبەشی هەردوو لامانەوە بە ناوی حکوومەتی هەرێمەوە پێشکەشی ئەندامانی هەمیشەیی گروپی مرۆڤایەتی بۆ مەسەلەی عێراق لە نەتەوەیە گرتوەکان و دەستگاکانی تری کراوە بۆ بەڕێستانی ئەنێرم کە ئەوە داوای هەموو کوردی عێراقا. ئیتر دڵنیام لەوەی کە چیتان پێ بکرێت لەم بارەیەوە درێغیمان بۆ ناکەن. چاوەڕێی هیممەت و وەڵامی پۆزەتیفتانین. لەگەڵ ڕێز و تەقدیرمدا بۆتان جەلال تاڵەبانی.